هەر سەبارەت بە جینۆسایدکردنی بارزانیەکان بابزان چی بۆ کەسوکاری شەیدان و ئەنفال کراوان کراوە بە گشتی لە هەرێمی کوردستانە. من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز عەبدوڵڵا حاجی مەحموود وەزیری کاروباری شەیدان و ئەنفال کراوان لە ستۆدیۆ لەگەڵمە بێت. کاک عەبدوڵڵا بەخێر بێت. زۆر سپاس. سەرەتا بە مەسەلەی جینۆساید دەست پێ بکەین لە ئاستی ناوخۆیی و نێودەوڵەتی. لە ئاستی ناوخۆیی چیتان کردووە و ئاستی نێودەوڵەتیە چیتان کردووە؟ بەڵێ زۆر سپاس. تەبان لەم ڕۆژەدا ئەمەوێت بە ناوی هەم حکوومەت هەم وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان سەری ڕێز و نەوازش لە بەرامبەر شەیدانی جینۆسایدکراوانی بارزان و سەرجەم شەیدانی گەلی کوردستان نەوی بکەین و تەقدیر و ڕێزێکی بێپایینمان هەیە بۆ کەس و کارە سەربەرزەکانیان. تەمەن وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوانی یەکە لە وەزارەتانی کە ئەتوانم بڵێم سەرجەم مەینەتیەکانی خەڵکی کوردستان لەم وەزارەتە کۆبووەتەوە و دەسەڵاتەکانی حکمی خۆماڵیش لە هەرێمی کوردستان چ تەشریعی چ تەنفیزی چ قەزایی بەر و ڕەنجی خوێن و ماندووبوونی کەسوکاری شەهیدان و خوێنی شەهیدان و خەباتگێڕانی تری گەلی کوردستان بووە. ئەمە یعنی هەمیشە ڕێز و تەقدیرێکی بێپایانمان هەیە. ئەمڕۆژ ئێمە بۆ ڕێزگرتن لە ساڵ یادی شەهیدانی جینۆسایدکراوانی بارزان بەشداریمان کرد لەو ڕێوڕەسمە بۆ ئەوەی ئەم یادانە گرنگن بە زیندوی بمێنێتەوە هەرچەندە پێشتر ڕێکارمان هەبوو کە چۆن ئەو یادە بکرێتەوە. تەمەن وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان دەستەیەکمان هەیە بە ناوی دەستەی جینۆساید لە کابینەیە دامان مەزران. ئەم دەستەیە لە ناوخۆ بە دوو ئاراستە ئیشەکە و لە دەرەوەش بە ئاراستەیەک ئیشەکە. لە ناوخۆ ئەو کەیسانەی کە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق یەکلایی بووەتەوە دوا بەدوای ئەوەش ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیاری بۆ دەرکردووە. ئێمە ئەمانەوێ حکوومەتی دەوڵەتی عێراق بەگشتی حکوومەتی عێراقیش بە تایبەتی پابند بن بە بڕیارەکانی دادگا و ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا ئیسا بەداخەوە نا دەوڵەت داوای لێبوردنی لە گەلی کورد کردووە و نا حکوومەتی عێراقیش بڕیارەکانی دادگای جێبەجێ کردووە کە مەفروزە بۆەوە کردووە. ئێمە بەڕاستی لە سەرەتای نەمانی ڕژێمی بەعسی ڕووخاوی پێشوو حکوومەتەکانی پێشووی هەرێمی کوردستان و وەزارەتی شەهیدان بەگشتی کاریان کردووە، بەڵام لە ئێستا بەدواوە پێویستە لۆبێکی گەورەتر بیان وەک هەڵەکە جێبەجێ تەبەن عێراق نایەوێت خۆی ئەدزێتەوە بە بیانی جۆر بە جۆر لە قەرەبووکردنەوەی خەڵکی کوردستان، نایەوێت بچێتە ژێرباری قەرەبووی خەڵکی کوردستان. ئەمەش کاری کاری هەمەلایەنی ئەوێ دەستگاکانی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان لەگەڵ نوێنەرانی ئێمە خۆشبەختانە یعنی کۆمەڵێک دا و دەستگامان هەیە لە عێراق کە ڕابەرایەتیکردن و مشارەکەکردنی لەلایەن کەسانی هەرێمی کوردستانەوە هەیە. دەوڵەت سەرۆکۆمارەکەی کوردە، حکوومەت چەند وەزیرێکمان هەیە، کۆمەڵێ پەرلەمانتارمان هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەتوانین ئەمانە پێکەوە بەرنامەیەک ڕێکارێکی تر بگرینە بەر بۆ ئەوەی فشارێکی تر لە حکوومەتی عێراق بکەین بچێتە ژێر باری جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای عێراق و ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەمە بە ئاراستەیەک، بە ئاراستەیەکیش کۆمەڵی کەیسی کەمان هەیە کە تا ئێستا فشارێکی زۆر نەکراوە، گە فشارێکی زۆر بکرێت جێبەجێ دەبێ بکرێ. ئەمە لەلایەکی کە کۆمەڵی کەیسی کەمان هەیە، ئەو کەیسانە تا ئیسا کاریان لەسەر نەکراوە، پێویستە ئەوانش ئیشیان لەسەر بکەین کە لە دادگای باڵای تاوانەکان لەوێ بڕیاری بۆ دەرچێکە ئەم کەیسانە بە جینۆساید بناسێنرێ. خۆشبەختانە کەیسەکانی پێشوو فەیلەکان و بەرزانیەکان و هەڵەبجەوە ئەنفالەکان و ئەمانە لە دادگا بڕیاری قەتعی وەرگرتووە کۆتایی پێات بە ئاراستەیەکی ئەمە لە ناو خۆی هەرێمی کوردستان و عێراق، بە ئاراستەیەکی کرد لە دەرەوە بۆ ئەوەی بتوانین کارێ بکەین کۆدەنگیەک دروست بکەین، لۆبیەک دروست بکەین بەداخەوە ئیڵێم نەک هەموو عێراقیەک بەس زۆربەی زۆری بیرکردنەوەکانی دەسەڵاتدارانی عێراق هەمان بیرکردنەوەی پێشوویە. مەترسیمان هەیە، یعنی مەترسی هەیە گەلی کورد مەترسی هەیە ئەمانەی بەسەرمان هاتۆ دووبارە بێتەوە بۆ ئەوەی ئەوانەی ئێستاش بەڵێ مەترسی هەیە، بیرکردنەوە هەیە، ناڵم هەموو عێراقیەک، بەڵام بینیمانە مەسەلەن ئەوانەی ئێستاش لە دەسەڵاتن ئەوانەی ئێستاش لە دەسەڵاتن مەترسی هەیە، بیرکردنەوەیەک هەیە لە عێراقا، بیرکردنەوەکە مەترسیدارە، هەمیشە باوەڕیان بە خۆسەپاندن و لە ناوبردن و تەسفێکردن و ئەوانە هەیە، باوەڕیان بەو عێراقی ئەیبینن لە مەسەلەی بودجە، لە مەسەلەی مشارەکەکردن لە عێراق، مەسەلەی
ئیدارەدان و هەماهەنگی و هاوکاریکردن وەکو پێویست نانە فێژ لەگەڵمان بەڵێ لە دەرەوە ئێمە کارمان کردووە لۆبیمان کردووە بەڕاستی هەوڵمان ناوە لە ڕێگەی لە ڕێگەی ڕێکخراوی مەدەنی لە ڕێگەی کەیجی لۆبی سنتەر خۆشبەختانە لە چەند هەفتەی پێشوو مشارەکەمان کرد لە کۆنفرانسێکی فراوانی جینۆسایدی نێودەوڵەتی کە ئەم سەرجەم غێر مباشیر نوێنەرایەتی سەرجەم وڵاتانی زلهێز وڵاتانی یەکێتی ئەوروپا ئەتوانم بڵم وڵاتانی زلهێزی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و غەربیشی تایە ئەمانە مهمن گرنگن کە بتوانین دەنگی خۆمان بگەێنینە ئەو شوێنانەی ئەو ڕێکخراوانەی ئەو بڕیار بەدەسانەی بۆ ئەوەی پاڵپشتی لە مەسلەی خەڵکی کوردستان بکەن مشارەکەمان کرد لۆبیەکمان کردەوە بۆ ئەوەی کەیسەکانی جینۆسایدی کورد لە دەرەوەش لە یەکێتی زانایانی نێودەوڵەتی بە جینۆساید بناسیێنرێ ئەوە کە بە جینۆساید نێرا هەنگاوی تر هەیە قۆناغی تر هەیە بۆ ئەوەی کاری لەسەر بکەین هەم لە یەکێتی ئەوروپا هەم لە ئەنجومەنی ئاسایش بۆ ئەوەی جارێکی تر ئەو مەترسی هەیە لەسەر لە ناوبردن و جینۆساید و فال و کیمیاوی هەڵەبجە وەکو ئەو کیمیابارانی کردی خەڵکی کوردستان ئەم کەیسانە دووبارە بابێنە سەر مەسەلەی قەرەبووکردنەوە مەسەلەی پێدانی زەوی بە کەسوکاری شەیدان و ئەنفال کراوان تەبان ئێمە خۆشبەختانە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ چەند وەزارێکی پەیوەندیدار تازە حکوومەتی عراقی نایکە ئێوە چیە بەڵێ کارمان کردووە کە ئێمە خۆتان نەزانن کە کەسوکاری شەهید مینحەیەکی دیاریکراوی هەیە ئەو مینحەیە ئەگەر زەویشی پێ بدەی ئەو زەویە ناتوانێت خانووی لەسەر دروست بکە ناتوانێت شوێنی نیشتەجێبوونی لەسەر دروست بکە هەم ئەو مینحەیە ئەوە وەریەگرێ شەهیدانە هەم ئەو کولفەیە ئەچێتە ئەو یەکەی نیشتەجێبوونەی کە ئەو ئێوێتیا بژی وەکو پێویست ناتوانین پەیامەکەی حکوومەت وەزارەتی شەیدان بگەێنین کارمان کردووە بە تەوسیەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و چەند وەزارەتێکی پەیوەندیدار کە لیژنەمان دروست کردووە لە بری پێدانی زەوی یەکەی نیشتەجێبوون بکەینەوە بۆ کەسوکاری سەبەزی شەیدان کارمان کردووە ڕێکار گیراوەتە بەر چەند قۆناغێکی تێپەڕاندووە ماوەتەوە سەر ئەوەی بڕیاری کۆتایی لێ بدرێ ئەگەر ئەمە بچێتە قۆناغی جێبەجێکردن ئەتوانم بڵێم دەستکەوتێکی گەورەی ئەم کابینەیە بۆ حکوومەت یاریمی کوردستان و بۆ کەسوکاری سەبەزی شەیدان چکە کەسوکاری شەید مینحەیەکی کەمی هەیە ئەو زەویشی پێدەیت وەکو پێویست پەیامەکە ناگا و دوجار لە ناچاری ڕەنگە بیشی فرۆشێ کە ئیشی فرۆشی وەکو لای ئەوەکو وایە هیچی پێ نەگەشتی بێ بەڵام ئەگەر تۆ یەکێکی نیشتەجێبوونی بۆ دابین بکەی ئەتوانی بڵین هەندێک لە ئازارەکانی کەسوکاری سەبەزی شەیدان کەمەکات کابینێ بۆیان دەکرێت یا کارمان کردووە من بەڕاستی من مسیڕم لەسەر ئەوەی لەگەڵ سەرۆکوەزیران و ئەم کابینەیە ئەم پرسە بچێتە بواری جێبەجێکردنەوە یەکلایی بکرێتەوە یعنی نێت و پرۆگرام و پرۆژەی ئێمە ئاوەهایە جای تەرەویژەمێنێتەوە بۆ داهات و بزانین چۆن توانیشی لەسەر زۆر باش جیاواز لەم بابەتە با بینە سەر پرسی موچە ئەوەی کە ئاگادارن ئەم هەفتەیە موچە دێت لە بەغداوە و ئایا بەغدا توانێت موچە نەنێرێت بڵێ طبعا مەسلەی مشارەکەکردن لە عێراق ئەم پرسیاری جەناب پرسیارێکی گرنگە مەسلەی مشارەکەکردن لە عێراق هەرێمی کوردستان هەرێمێکە بە پێی دەستور هەرێمێکە لە عێراقی فیدرالی دیموکراسی ئەو تەڵەب و داواکاریانەی هەبوو حکوومەتی عێراق بۆ مفۆزات و گفتوگۆ لەلایەن هەم وەفدەکانی ئەنجومەنی وەزیران هەم لایەنی تەکنیکی حکوومەتی هەرێمی کوردستان خۆشبەختانە قسەیەک نەماوەتەوە کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم جێبەجێ نەکات ئەو ڕێکارانەی ئەوان تەڵەبیان کردووە بە پێی ئیتیفاقی هەبووە هەمووی کۆتایی پێهاتووە حکوومەتی عێراق ملزەمە لە جێبەجێکردن و ناردنی بودجەی هەرێمی کوردستان هیچ مەجالێک نییە لە نەناردنی ئەوە ملزەمە بەڵام ئەوان نیەتیان هەیە ناتوانن ئەگەر ئەو نیەتە هەبێ ئەو فکرەیە هەبێ ئەو تێڕوانینەی کە پێشتر باسمان کرد بیانەوێ ئەرقەلا بۆ هەرێمی کوردستان و بۆ حکوومەت هەرێمی کوردستان دروست بکەن ئەو حکوومەتەی هەیە لە عێراق کۆتایی پێ لەبەرەوە ئەوان ناتوانن پەنا بەستت لە چه کۆتایی پێ ناتوانن ئەچێت بە ئاراستەیەکی خراپە ڕوا و حکوومەتی عێراقا چکە کێشە هەیە لە عێراق ئەو حکوومەتی ئێستا لەسەر حکومە سوڵتەی شیعە بەڕێوەوە باش شیعەی ژەناوخۆیانەکەتان هەیە حکوومەتی شیعەش گرفتی ناوخۆیی هەیە
سێ پێگاتە عێراقی پێگێناوە شیعە سونە کورد ناتوانن خەت بێنن بەسەر پێگاتەکانی تر کە ناوی عێراقی یەکگرتووی دیموکراسی فیدراالیە لە هەر بەڵێ دێت موچە و قوتی خەڵکی هەرێمی کوردستان یەکلایی بۆتەوە حکوومەتی عێراق ملزەمە بەناردنی موچە نەناردنی هیچ ڕێگەیەک نییە نینێرێ بەڵام ئەگەر بیانەوێ گیر و گرفت دروست بکەن ئەرقەلەی تەکنیکی ڕەنگە بتوانن هەفتەیە دوو هەفتە چەند ڕۆژێک بەڵام بەڕاستی لێرەشەوە حکوومەتی هەرێمی کوردستانی هەرچەند کاری باشی کردووە وەزارەتە پەیوەنددارەکان هەمومانەبێت لەسەر خەت بین بوار نێڵینەوە مەجال نەدەین ئەو کونوکە لەبەرە تەکنیکیانی کە ئەوانیانەوێ ئەرقەلە دروستکەن بۆ نەناردنی موچە ئەبێ مەپڕی بکەینەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش زیرەکانە کاری کردووە و بێ بەردەوام بیت وەسپاسی ئەو لیژنە تەکنیکی شەکەی ئەو نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەبدا ئەڕۆن بەڕاستی سەرەڕای کارگێڕی خۆیان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە وەزیرن کە بەشدارن لە کاروباری کارگێڕی ڕۆژانە کاری باشیشیان کردووە دەستخۆشیان زۆر باشە سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیارە وادەیەک دەستنیشان کراوە بۆ 25 دوو بڕیاریشە سەرۆکاتی هەرێمی کوردستان سەردانی لایەنەکان بکە ئێوە چی ڕێن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی بەڵێ خۆی ئارخەلەکان چین ئایا چی ڕێگرە بەڕاستی چونکە هەموو حیزبەکان دەڵێن ئێمە ئامادەین و ئامادەشنین بۆ هەڵبژاردن ئەم پرسیارەشت پرسیارێکی مهمە ئەم پرسیارش گرنگە طبعا حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەسازی کردووە بۆ جێبەجێکردنی ڕێکارەکانی هەڵبژاردن ئەمێنێتەوە سەرۆکاتی هەرێم هەنگاوی باشی ناوە وە کۆبوونی کردووە لەگەڵ سەررجەم حیزب و لایەنە سیاسیەکان نوێنەرایەتیان گفتوگویان هەبووە پرسوڕیان هەبووە سەردانیان کردووە پێشتر و لەم دوایش پەیوەندیان کردووە بەش بە حاڵی خۆمان ئێمە وەکو حیزبی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان پەیوەندیان لەگەڵ کردوین و هەموو ئەرکێکیان گرتوۆتە بەر ئەمێنێتەوە سەر وادەی دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ئەم کاتە گرنگە کۆدەنگی هەبێ ڕێکەوتن هەبێ باشترە لەوەی کە نەبێ بەڵام واجار ئێستا کۆدەنگیەک هەیە هەنگاوی باش نراوە قۆناغی باشی بڕیەوە بەڵام ئەوەی کە گرنگە سەرۆکاتی هەرێمی کوردستان گرنگە ڕۆژی هەڵبژاردنەکان دیاری بکە چکە ئەم ڕۆژە ڕۆژێکی حساسە لایەنێکی سیاسی و کارگێڕی تێدایە و لایەنێکی قانونیشی تێدایە بۆیە ئێمە خۆتان نەزانن پەرلەمان بۆ ئاراستیە برا کە ڕوویە ماوەتەوە دەستگای تەنفیزی لە هەرێمی کوردستان هەم سەرۆکایەتی هەرێم هەم حکوومەت لەبەرەوە گرنگە سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری بکە ئەو ڕۆژە ڕێگرە بێ دیاریکردنی ئەو ڕۆژە ڕێگرە بێ لە نەدانی بەڵگەی یاسایی بەدەست ئەو بیرکردنەوە بەرامبەر بۆ بیرکردنەوانەی کە هیانە بەرامبەر بە هەرێمی کوردستان ڕەنگە بیرکردنەوەی خراپە بێ زۆر باش سپاس بۆ عەبدوڵڵا حاج مەحموود وەزیری کاروباری شەیدان و ئەنفال کراوان کە لەگەڵمان بووی زۆر سپاس بەخێر بێیت